کتێبی ئەلبومی مێژوویی نوێنیەکانی پیشە و نوێنی دیکەش کە لە نووسینی ڕۆژنامەوانی دیاری لوبنانی و گەورەی ڕۆژنامەنووسانی لوبنان و وڵاتانی عەرەبی غەسانتوێنیە. ئەم کتێبە گێڕانەوەی مێژووی ئەزموونی ڕۆژنامەی ڕۆژانەی ئەنەهاری لوبنانیە کە یەکێکە لە تەلارە بەرزەکانی لوبنان لە چرخی تازەدا لە سەدەی 20ەم و تا ئێستاکەش ئەم ڕۆژنامەیە خەباتی مانەوە دەکات. ڕۆژنامەی ئەنەهار لە دابەشبوونە سیاسیەکانە لەسەر جەناحی ڕاستڕەو حسابە، بەڵام لە ڕاستیە زیاتر لەوەی کە ڕۆژنامەی محافزکارەکان بێ، ڕۆژنامەیەکە کە بەشێک لە ناسنامەی ڕۆژنامەوانی لوبنان و بەشێک لە تەجروبەی ڕۆژنامەوانی عەرەبی لەخوا گرتووەتەوە. لوبنان خۆی پایتەختی ڕۆژنامەوانی عەرەبیە، بە تایبەتی پایتەختی ڕۆژنامەوانی ئازادی عەرەبی، و ڕۆژنامەی نەهاریش پایتەختی پایتەختەکانی لوبنان لە ڕاستیە. و غەسانتوێنی کە خاوەنی ئەم کتێبەیە یەکێکە لە ڕۆژنامەنووسە گەورەکانی لوبنان کە هەموو تەمەنی خۆی، هەموو تێکۆشانی میدیایی خۆی بۆ ئەوە تەرخان کردووە کە ڕۆژنامەگەری لە لوبنان و ڕۆژنامەی نەهار سەرکەوتوو بێ، و نرخی ئەم خەبات تێکۆشانە میدیایەشی لەسەر حسابی توانای خۆی، ژیانی خۆی، تەندروستی خۆی داوە و کوڕی لە پێناو ئەو ڕێگایەدا شەید بووە کە ئەم ڕۆژنامەنووسە لە ڕاستیە ئەتوانێت بڵێن نمونەی ڕۆژنامەنووسێکی مکافحە کە لە هەموو مەیدانەکانی خەباتی سیاسی، لە هەموو مەیدانەکانی خەباتی دیموکراسی و بە خەباتی میدیایی شاکاری کردووە. ئەم کتێبە ئەمێ بناسیێنن بە خوێنەرانی ڕۆژنامەوانی کوردی و بەو کەسانی کە فێر بن لە تەجروبەی ڕۆژنامەوانی دنیای دەرەوە. ئەم کتێبە زۆر نهێنی تێدایە لەسەر ڕۆژنامەی نەهار و ئەزموونی ئەم ڕۆژنامەیە چۆن لە سیەکانەوە گەشەی کرد، چۆن بە هەموو خۆناخەکانی گەشەی سیاسی لوبنانە تێپەڕی لە لوبنانی ژێردەسەی فەڕەنسیەکانەوە بە هەموو مانای ژێردەسی فەڕەنسا کە تایبەتمەندێکی خۆی هەیە، هەم ژێردەسی بۆ فەڕەنسا، هەم ژێردەسی لوبنان بۆ فەڕەنسا، و ئینجا دوایی قۆناغی سەربەخۆیی لوبنان ئینجا دوایەوە مەراحلی حکومەتە جاجەکان تا بە قۆناغەکانی دوای شەڕی لوبنان، شەڕی ناوخۆی لوبنان ئەگرێتەوە. ئەم کتێبە خەسەتێکی زۆر گرنگی تێدا، ئەوی شەوەیە کە زیاتر لەوەی کە نووسینەوەی بیرەوەریەکان بێ، چاوپێکۆنی دوودەشتێدایە لەگەڵ غەسانتوێنی کە غەسانتوێنی ڕۆژانە لەگەڵ ئەو کەسێک کە مقابلەیەکە نهێنیەکانی ڕۆژنامەی نەهار باسەکە، قۆناغ باسێکە هەموو ئەو مەراحلانی پێ تێپەڕیوە لە تەنجە ئابووریەکان، لە تەنجە سیاسەکان، لە تەنجە پەرلەمانەکانی لوبنان، لە کێشەکانی تایفەگەری لە لوبنان، لە هەموو کێشەکانی کە لوبنان پێ تێپەڕیوە کە تاسیکردە سەر ڕۆژنامەکەی ئەو بێگومان تاسیکردە سەر ڕۆتی ڕۆژنامەگەری لوبنانیش. لەمە گرنگتر ئەوەیە کە ئەم کتێبە هەر بۆ چاپێکەوتنێک نییە کە تەجروبەیەکی زۆر کەس ئەتوانێت بە چاپێکەوتن تەجروبەی ڕۆژنامەوانی خۆی بجێڕێتەوە، بەڵکو لە پەنا ئەو چاپێکەوتنە، لە پەنا ئەو قۆناغبەندی کە ئەم کردوەتی بۆ ڕۆژنامەی نەهار هاتوون کۆمەڵێک بەڵگەنامە، کۆمەڵێک وێنەی ئەرشیڤی جوانیان داناوە کە خزمەتی هەم مقابلەکە دەکا، هەم خزمەتی گێڕانەوەی ئەو مێژووە دوودێژەی ڕۆژنامەی نەهارەکە. واتر هەر شوێنێک کە ئەو باسی شتێکە سەپەرشیاری ئەم کتێبە ئەلبومیە کۆمەڵێک ڕسمی داناوە، کۆمەڵێک بەڵگەنامەی داناوە، کۆمەڵێک وێنە و کۆمەڵێک نووسین دەستنووس کە گزارش لەو مەرحەلەیەکە کە ڕۆژنامەکە پێ تێپەڕیوە کە ئەم غەسانتوێنی خاوەنی ڕۆژنامەکە باسی دەکات. یعنی واتە ئەمە تێپەڕەیەکە لە چاپێکەوتن، لە بیرۆریەکان، لە بەڵگەنامە، لە وێنە کە قۆناغی جیاجەی ڕۆژنامەکە ئەگەرێتەوە. ڕاستی ئەم تەجروبەیە زۆر سەرنجڕاکێشە. وێنەکان وێنەی هەرتەنیا وێنەی سیاسی لوبنانی، بەڵکو وێنەی کۆبنەکانی دەستەی نووسەرانە، وێنەی چاپخانەکانی لوبنان و چاپخانەی جێگەی نەهار، ئەو قۆناغانەی کە ڕۆژنامە بە خۆی بینیوە، ئەو ستافانی کە ئیشارەتیا کردووە، ئەو دەستەی نووسەران و ستافی سکرتیاراتی نووسین و جێبنووسە نووسەر و هەموو ئەو مەراحلانەی کە ئەم ڕۆژنامەیە بەخۆیان بینیوە، ئەو ڕۆژنامە نووسە کچانەی ژنانەی کە ئیشارەتیا کردووە، بواری کاریکاتر لە ڕۆژنامەکەدا چۆن گەشەی کردووە، چۆن چاپخانەیان کڕیوە، چۆن چاپخانەکانیان پەرە پێداوە، چۆن ڕۆژنامەکەیان
کردووە بە ڕۆژنامەیەک لە ئاستی لەبنان و کردیان بە ئاستی عەرەبی کردویانە بە چاپی دەوێ وڵاتیش هەموو ئەم تەجروبانە غەساندوێنی کە خۆی خاوەن ڕۆژنامەکەی زۆر بە جوانی ئەیجێڕێتەوە تا ئەوەی کە دوایی ڕۆژنامەکەشی کە بڵێن باعتیبار ملکی شخصیە ملکی کەتی تایبەتە چۆن تەسلیمی گیری تازەی کردەوە کە جەبرانی کوڕێتی تەمەن ئەوەی کە لێدا ناگرێتەوە ئەوەیە کە جەبرانی کوڕی دوایی شەهید دەبێ کە ئەو شەهید دەبێت بۆ هەموو تەمەنوێت خۆیەوە ناچارە بەجارێکی دیکە بگەڕێتەوە بۆ ڕۆژنامەکەەوە بێتەوە سەرنووسەری ڕۆژنامە دێرینەکەی خۆی تاوەکو لە ئاخر قۆناغا تەسلیمی کچی کوڕەکەی دەکا کە نائیلەیە و ڕۆژنامەکە اینجا ئەم کتێبە پێشکەش کراوە بە نائیلە جەبران کە کچی کوڕەکەیەتی و ئەم کتێبی پێشکەش بەو کردووە کە ئێستا بە هەموو ئەو دژوارانەی کە ڕۆژنامەگەری لە لوبنان بەتابەتی ڕۆژنامەی کاغەزی تیاپەڕێ ئێستا نائیلە سەرنووسەری ئەم ڕۆژنامەیە من لە ڕاستیان تەجروبە زۆر سەرنجڕا کێشان بۆ بەهاندەرێک کە لە تەجروبەی خۆمان لە کوردستانی نوێ بین فکرێک بدۆزینەوە کە مێژووی ڕۆژنامەی کوردستانی بە تەرتیب بنووسینەوە کە شتێک بێ هاوشێوەی ئەمە و بەشێک لە مێژووە بژەوینەوە ئەویش هاتین هەموو ئەو ساڵانەی کە لە ڕۆژنامەی کوردستانی سەرنووسەرەکان بە سەرکان کێبوون ئەو مقابلەتانی کە کراون لەگەڵیانە بیکەین بە چەند کتێب و کورمان بە 3 ئەلبوم ڕاستیە هاندەری ئەو بیرۆکەیە ئەم کتێبە بوو کە کتێبی ڕەسان توێنیە کە هەر مێژووی ڕۆژنامەگەری لوبنان نیە بەڵکۆتان بڵێم مێژووی گەشەکردنی ڕۆشنبیری گەشەکردنی چاپەمەنی گەشەکردنی سیاست و خەباتی پەرلەمانی خەباتی دیموکراسی و خەباتی خۆپیشاندان و خەباتی لایەنە چەپ و ڕاستەکان لە وڵاتی لوبنانە هەر کەسێک بێت تەجروبەی ڕۆژنامەوانی فێر بێت ئەم کتێبە بۆ ئەو زۆر زۆریە هەر کەسێک بێت کە بزانێت ڕۆژنامە چۆن گەشە دەکا چۆن باڵا دەکا و چۆن ئەگاتە مەرحەلەیەک تووشی تەنگەشە دەبێت و چۆن ئەگاتە دواخۆناغی خۆی کە ئێستا بەداخە ڕۆژنامەگەری کاغەزی لە هەموو دنیاە بە تایبەتی لە لوبنان تێکۆشانێکی زۆرەکە بۆی لا مەیدانەکە دابنێتەوە من هاانکانە دەم کام کتێبە بخوێندەوە بۆ ئەوەی بەشێک لە مێژووی ڕۆژنامەگەری وڵاتی لوبنان تێبگەن کە تەجروبەیەکی تایبەتە هەروەها بۆ ئەوەی چێژ لە تێگەیشتن لە ئەزمموونێکی ڕۆژنامەوانی گرنگی دنیای عەرەبی بە تایبەتی وڵاتی لوبنانە تێبگەن بۆ بێتە سەرمەش بۆ تەجروبەی ڕۆژنامەگەری وڵاتی خۆماندا ئەمڕۆ لێرە باسی کاغەزەکە ڕەنگە ئەمڕۆ ئێستا توێژەکانی ڕۆژنامەگەری لە وڵاتی ئەمە هی سۆشیال میدیا بێ بەڵام ئەسڵی مۆزوعەکە یەک شتێک بە جەوهەرەکەی نەشی جەوهەرە هیوادار بکە ئەم کتێبە دەفەتێکتان بخوێنەوە ئەگەر نەشتان بوو ئەگەر دەستتان نەکەوت کتێبخانەی بەندا لە خزمەتاندایە کە بتوانن هەر وەختێکتانەیە بە مەرجی خواستن وەری بکەنەوە زۆر سپاس.